ئێمە ئەمڕۆ لە سلێمانی بارەگای نوێی سندیکای کارمەندانی تەندروستیمان کردەوە. سندیکای کارمەندانی تەندروستی دووەمین گەورەترین ڕێکخراوی پیشەییە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە تاکو ئێستا نزیکەی 20 ساڵە بینایەکی شایستە بە خۆمانمان نەبووە. هەمیشە گلەی و گازندەمان لە حکوومەت هەبووە، لە بەرپرسان هەبووە و لە خۆشمان هەبووە کە وەکو سندیکاکانی تری پزیشکان و چینە توێژەکانی تر شوێنێکی شایستەمان بە خۆمان نەبووە. ئێمە توانیمان ئەم ساڵ سەرباری قەیران، سەرباری نەبوونی سەرباری گرفتەکان توانیمانە بینایە بۆ کارمەندانی تەندروستی دابین بکەین و نۆژەن بکەینەوە تاوەکو بتوانین خزمەتی کارمەندانی تەندروستی پێ بکەین. لەلایەک دڵمان خۆشە بەکردنەوەی ئەم بینایە، بەڵام لەلایەکیش دڵمان خۆش نییە کە دەبینین گوزەرانی ئەندامەکانمان خراپە و بارودۆخی لقی کەرکووکمان لە وەزعێکی زۆر خراپایە و بارودۆخی نزیکەی 400 کارمەندی تەندروستی خورمات و لە وەزع و گوزەرانێکی زۆر خراپدایە. ئومێدمان وایە کۆتایی ئەم ساڵ کۆتایی نەهامەتیەکان بێ و ساڵی ئایندا ساڵی ئاوردانەوە بێ لە ژیان و گوزەرانی سەرجەم فەرمانبەران و بە تایبەتی کارمەندانی تەندروستی. هەیە بەم قەیرانە ئیشی کەم بۆتەوە، بەم قەیرانە داوامیان کەم کردوێتەوە ئیشی عندك